گرنگی یەکگرتنی کوردان لەو هەلومەرجەی ئێستا زۆر پێویستە. بۆ نمونە دەبینین هێرشێکی زاڵمانە و داگیرکەرانە دەکرێتە سەرگەلەکەمان. بەداخەوە ئێستا تەنها گەریلاکانی کوردستان پێش سینجی ئەو هێرشەیان گرتووە. ئەمنەکو پێشمەرگێکی دێرین دەستخۆشییان لێ دەکەم، دەنگم لەگە دەنجیانە. هیوادارم هەموو خەڵکی کوردستان ئەو مەترسیە گەورەیە وەکو خۆی ببینن. داگیرکەران دەیانەوێ لەسەر خاکی خۆمان هەڵمان قەنن. مرۆڤیش هەر ئەوەندە گرنگی هەیە هەتا لەسەر خاک و جێپێی خۆی لەسەر خاکی خۆی دەکاتەوە، لەسەر خاکی خۆی جێپێی خۆی قایم دەکاتن. بەداخەوە نۆکەران داگیرکەران وەکو پیشەی هەمیشەیان واز ناهێنن لە داگیرکاری. ئەگەر سیخوڕی و شۆفاری هەندێک لە نۆکەرانی کورد نەبێ ئەسڵەن ناتوانن یوسپاشی تورکان بگەنە سەر گارەی. لەو چەند ڕۆژەی دوای لەو دووشەوەی ڕابردوو دیتمان ماوەیە کە چەند ڕۆژێکەوە ئۆردوغان لە مەلا ڕەجەب لە نوێژی غودبەی بە خەڵک دەڵێتن دەرێ لەو چوارشەممەی مزجێنێکی خۆشتان پێدەبەخشن. مزجێنەکەی ئەوە بوو دەیویست ئەو چەند دیرێ دەستی هەواڵاندا بیان ڕفێنی و جێپێگەی خۆی بە هەواڵگری هەندێک لە نۆکەرانی ناوخۆیی کورد جێپێ خۆی لە گارەی قەیم بکاتن. بەڵام دەستخۆشی لە گەریلاکان دەکەم بەڕاستی کارێکیان کرد، شکۆی داگیرکەرانیان شکاند. ئەمە گەزگەز باڵا دەکەین ئەگە دەبینن گەریلاکان پارێزگاری لە خاک و نیشتیمان دەکەن. بەڵام بەداخەوە ئێمنۆک پێشمەرگەکی دێرین شەرم دەکەم، یعنی ناوی گەریلا بەتەنێ بێشترێتەوە. بەڕاستی عیفە مخابنە کچان لەوێن دەرێ بەرگری بکەن و ئێمەش لێروکانە خۆ خەریکی خۆخۆری و ململای ناوخۆی بوون. خەتەرە و مەترسیەکە زۆر لەوەی گەورەترا باوەڕتان هەبیتن. ئەو جارە بەگرتنی گارە و مووسڵ و ئەوانەش لە پاش ئەوەی گەریلا ممچینە هەندێک ئاستەنگ بتوانین لۆ گەریلا دروست بکات لە ڕووی سەربازیەوە. بەڵام ئەو فکرەیەی ڕێبەر ئاپۆی ببوونەی ئەو ساڵڕۆژی ئەو کۆمپلۆژ دەمەوێ سلااو و ڕێز و حرمەتی خۆم بۆ ئەو مرۆڤ مەزنەوە ئەو بیرمەندەی گەلی کورد ئۆجلان کە هەر هەمومان قەرزارینە، هەر هەمومان من خۆم وەکو تاکەکی ئەو کۆمەلگای خۆم بە قەرزاری ئەو بیرمەندە گەورە دەزانم کە لە سایە سەروی هەتاکو ئێستا مەدرسەیەکینە بۆ کورد لەو مەدرسەیە زیاتر کە گەلان کە داهێنەری پێکەوە ژیانی گەلانە. بەڕاستی لە ئاخیر مەتاف ئەمە هەر دەبی بگەڕێنەوە بۆ ئەوی لە گەرگەلانی ناوچەکە بە یەکەوە بژین، لە گەرگەڵانی ئەوەش ئەو فەزلەش دەگەڕێتەوە بۆ بیر و هزری ڕێبەری گەلی کورد و بیرمەندی گەورەی گەلی کورد ئۆجلان. لەو ڕۆژەوە دەمێت ئەو کۆمپلۆ گەریە شەرمەزار و ڕسوا بکەم کە لەسەر ڕێبەرێکی ئەوە کردیان. لەبەر ئەوەی ئێستا بتوێنێتەوە لە هەموو ناوچەکە هەتا نیزامی کاپیتالیزمی سەرمایهداری ئەو فکرێ و ئەو بیرە بە خەتەر دەزانن لەسەر خۆیان. دوژمنانی ئێمە بەداخەوە لە ئێمە چاتر ئێمە هەڵدەسەنجێن. ئەوان ئەو پەروەردەی لە ڕۆژاوا دەبینن کە کوێر و هاری کردوون، دەزانن چ پەروەردەك خەڵکە کوردی ڕاستەقینە پەروەردە دەکرێت لە ڕۆژاوای کوردستان لەژێر ڕێبەرایەتی فکری ئۆجلان.